والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لسورة الفرقان گەیشتینە ئاەتی دوازدە کە خوای گەورە لە ئاەتی دوازدە وەکو درێژە پێدەری ئاەتەکەی پێشوو کە لە ئاەتەکەی پێشوودا گوتمان بتپەرستەکانی مەککە هەر جارەی بۆ ئیمان نەهێنان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بیانوێکیان دەدۆزیەوە. جارێک دەیانگوت سحری لێکراوە، جارێک دەیانگوت ئەوەی دەیڵێ بۆیان نووسیوەتەوە، جارێک دەیانگوت بۆ خۆی داوای کردووە خەڵک بۆی بنووسێتەوە. بەڵام خوای گەورە دەفەرمێت لە ئاەتەکەی پێشووتردا فەرمووی بەل کەذەبوا بالساعة، ئەو شتانەی دەیڵێن هیچی ڕاز نین، ئەسڵەکەی ئەوەیە کە ئیمانیان بە قیامەت نییە. بەڵام وأعتدنا لمن كذب بالساعة سعيرا، ئێمەش ئامادەمان کردووە بۆ هەر کەسێک کە ئیمانی بە قیامەت و بە دوا ڕۆژ نەبێ ئاگری سووتێنەری دۆزەخ. ئاەتەکەی ئێستا ئاەتی دوازدە دەفەرمێت ئیذا ڕەئەتهم من مەکان بەعید، کاتێک بتپەرستەکان دۆزەخیان بینی لە شوێنێکی دوورەوە. ئیذا ڕەئەتهم، کاتێک دۆزەخ ئەوانی بینی من مەکان بەعید، لە شوێنێکی دوورەوە. لە دەشتی مەحشەر کاتێک کە خەڵکی وەستاون، تەوان جەهەنەم خوای گەورە بە مەلائیکەتەکان زنجیری تێکردووە دەیهێنێتە دەرێ لە دوورەوە. تەوان هەرچی جەهەنەمی هەیە، تەوان جەهەنەم دەبینێ، جەهەنەمیش ئەو کەسانە دەبینێ کە خوای گەورە دایناون بچنە جەهەنەمێ. جا ئیذا ڕەئەتهم، لێرە کاتێک جەهەنەم ئەوانی بینی، جەهەنەم چاوی بە کافرەکان کەوت من مەکان بەعید، هەر لە شوێنێکی دوورەوە. یەکسەر سەمیعو دەبیسترێ لە جەهەنەم، سەمیعو لەها دەبیسترێ لە جەهەنەم تەغەیوضن، یعنی دەنگێک کە پڕیەتی لە ڕق و قینە و زەفیر و نرکە و ناڵە و هاوار. هاوارێک جا ئیبن عەباس دەفەرمێت چۆن ئەسپێکی برسی کاتێک کە جۆی بۆ ڕادەگری کە زۆری حەز لێیە دەحیلێنێ و هەڵپەیەتی زوو بیگاتێ، جەهەنەمیش هێندە لە داغ لە دڵە لە بەرامبەر کافرەکاندا. کاتێک کە چاوی بە کافرەکان دەکەوێت، نرکە و ناڵەیەکی لێبەرز دەبێتەوە، خەریکە لەڕقان خۆی دەخواتەوە و لە یەکتر دەبێتەوە. و هەروەها دەنگێکی لێدەی وەکو تەوان دەنگی گوێدرێژ کە زەفیر، ئیبن عەباس دەفەرمێت دەنگێکە بەرز ناخۆش لە دەنگی گوێدرێژ دەچێت. ئیذا ڕەئەتهم من مەکان بەعید، کاتێک دۆزەخ جەهەنەمیەکانی بینی لە شوێنێکی دوورەوە، ئەوانەی کە ئیمانیان بە قیامەت نەبوو، سەمیعو لەها دەبیسترێ لەو دۆزەخە تەغەیوضن، یعنی دەنگێک کە پڕیەتی لە ڕق و قین. ئەجا ئەو تەغەیوضە دەڵێن کەسێک کە تووڕەتە بێ، وەک دەڵێ کاتێک کە قسان دەکا سنگی دەلەرزێ لە ڕقان، دڵی پڕ لە ڕق و قینە. ئەو جەهەنەمە دەنگی ڕق و قینەی لێ بەرز دەبێتەوە و نرکە و ناڵەی دێ. بۆچی؟ بۆ ئەوەی تامەزرۆی زوو کافرەکان بگەنە ناوی و سزایاندا، چونکە خوای گەورە هەرچی غەزەب و خەشم و قین و تووڕەی خۆیە خستوویەتە ناو دۆزەخەوە، چونکە دۆزەخ لە قیامەتێ تەمان غەزەبی خوای گەورەیە، تووڕەیی خوای گەورەیە، و تووڕەیی و غەزەبی خوای گەورەش لە قیامەتێ هەمووی بۆشێ بۆ کەسە بێ باوەڕەکانە کە لە قیامەتدا کەسی بێ باوەڕ شمولی هیچ ڕەحم و سۆز و بەزەیەک ناکەن، نەخوا بەزەی پێیان دادێتەوە، نە جەهەنەم بەزەی پێیان دادێتەوە، نە ئەو کەسانەشی کە ئیماندارن کە لە پێشچاوی تۆ ئەگەر کەسێکی نزیکی خۆشت لە قیامەتێ لە پێشچاوی تۆ بخرێتە ئاگر، خوای گەورە وای کردو بەزەیت پەیدانێتەوە، چونکە دەزانی تاوانەکەی خۆیەتی، دەزانی خراپەکەی خۆیەتی. چونکە ئەگەر وانە بێ ئەوانەی بەهەشتین ئەگەر کە سوکارێکیان لە جەهەنەمێدا بێ، وانە ئەگەر خوای گەورە ئەو ڕەحمەی نێنێتە دەرێ، ئەو سۆزەی نێنێتە دەرێ، یعنی خۆشی لە بەهەشتیش نابینن. بۆیە نەک هەر جەهەنەم تەمان هیچ مەخلوقات و دروستکراوی لە قیامەتێ لە بەرامبەر کافریدا سۆز و میهرەبانی نییە، بە تایبەتی جەهەنەم. ئیذا ڕەئەتهم من مەکان بەعید، کاتێک
جهنم ئەوانی بینی لە شوێنێکی دوورەوە سەمیعوا لەها دەبیسترێ لەو جەهەنەمە تەغەیضا یعنی دەنگی ڕق و قینی دۆزەخ وەسە زەفیر هاوار و نرکە و ناڵەیەکی بەرز وإذا ألقوا منها هەر کاتێک ئولقوا هەڵدرانە ناو ئاگرەکەش لە ناو ئاگریشدا دەخرێنە کوێ مەکانن ضيقا شوێنێکی تەنک تەسک نەک طبعا ئاگر ساحەیەکی گەورە بێ کەسەکە بتوانێت بە کەیفی خۆی لەو سەری بۆ ئەو سەری ڕاکا لە ناو ئاگریدا بە هیچ شێوەیەکی شتیوان نییە وإذا ألقوا فيها هەر کاتێک هەڵدرانە ناو ئاگرەکە لە ناو ئاگریشدا مەکانن ضيقا شوێنێکی زۆر تەنک طبعا ژووری جەهەنەمێ هەموو ژووری تاکە کەسین لە دنیادا ئەگەر کەسێک سزن بکرێ ئەگەر سزاکەی زۆر قورس بێ دەخرێتە سزنی ئینفیرادی سزنی تاکە کەسی سزنی تاکە کەسی ئەوەیە کە لە دنیا تەوان کەسەکە بەس مەجاری ئەوەی هەیە درێژ بێت تێیدا ڕاوەستێت تێیدا دانیشە یەک کەس دەتوانێت تێیدا ڕاکشێ یەک کەس دەتوانێت تێیدا دانیشێ یەک کەس دەتوانێت تێیدا بەرز بێتەوە لە ناو جەهەنەمێدا هەرچی جەهەنەم هەیە ژووری تاکە کەسی ها لە ئەسڵدا هەرچی جەهەنەمی هەیە لە ژوورێکی تاکە کەسی تەنگ و تەسکدایە ئەو جار هەرەوەندەش نییە شوێنەکەی تەسک بێ ساگەر لە دنیادا بتخەنە شوێنێکی ئاوا تەنگ و تەسک هەموو جەمان گۆشت و پڵاو و خواردنیشت بۆ بنێرن تەمەەن هەر ناخۆشە وایە هەر بە سزن حیسابە ئەدی ئەگەر لە ناو ئەو شوێنە تەنگ و تەسکەشدا مقەڕەنینە ببەسترێنەوە کە دەیان ئاەتمان هەیە بەچی دەبەسترێنەوە تاوان کۆت ئەوەی پێی دەڵێنچی قامچی ئەوەی کەلەمچە ئەوەی کەلەمچە جارێک کەلەمچە لەکوێیان دەکرێت دەست هەردوو قاچ ئەو جار زنجیر بە زنجیر هەردوو کەلەپچەکەی دەست هەرچوو کەلەپچەکەی قاچ لێک دەبەسترێن ئەو جار قاچ و دەست بەیەکەوە لە یەکتر دەبەسترێنەوە ئەو جار بەیەکەوە بە زنجیرێکی هەفتاکەزی لە ملیان دەهاڵێندر یعنی کەسەکە وەک تۆپی خڕ دەکرێتەوە ئەو جار لە ناو ژوورە تاکە کەسیەکەشداها لە سوڕەتی هومەزە فی عەمەدین ممەددەدە لە کۆڵەکەیەکی ئاسنینی گەرمکراویش دەبەسترێنەوە جا بهێنە پێشچاوی خۆت ئینسان ئەگەر بەس فکری لێ بکاتەوە تەوان ژوورەکە هێندە تەسکە دەست و قاچ لەگەڵ چەنەگەی لە یەکتر بەستراون هەمووشی بەیەکەوە لە کۆڵەکەیەکی ئاسنین قایم کراون و کەسەکە ناتوانێ ینی هەر هەموو جەستەی لە ناو ئاگردایە و یا ئاوی کوڵی بەسەردا دەکرێت ناتوانێ بەدەستیش خۆی بزوڵێنێ ناتوانێت هەر دەستیش ئاوا لێ بکات تۆزێک دەستیش بە خۆی دابێنێ یا تۆزێک سەریش بزوڵێنێ لە دنیاگە ئەزیەتت هەبێ ئازارت هەبێ هاتوچۆیەکی دەکەی خۆت مەشغوڵ دەکەی لەوانێت تۆزێک ئازارەکە لەبیر بچێتەوە وایە لە ناو جەهەنەمێدا تەمەنخوا پەناماندا مەجالی ئەوەشی تێدانە بۆیە دەفەرمێت وإذا ألقوا منها هەر کاتێک ئەو کافرانە ئەو جەهەنەمیانە ئەوانەی کە باوەڕیان بە قیامەتنی هەڵدەدرێنە ئەو جەهەنەمە لە ناو جەهەنەمێشدا مەکانن ضيقە دەخرێنە شوێنێکی تەنگ و تەسک مقەڕەنین دەبەسترێنەوە کۆت و زنجیر دەکرێن ئەو جار خوا دەفەرمێت دەعەو هاوار دەکەن دەپاڕێنەوە بەڵام داوای چ دەکەن دەپاڕێنەوە هونالیکە لەو کاتەدا بەڵام داوای چ دەکەن ثبورا داوای مردن داوای لە ناوچوون لە دنیادا ئینسانی بێدین ئەوەی لە هەموو شتێکی زۆرتر ڕقی لە یەتی مردنە تەوە نەک بێدین مسلمانش حەزیان لێ نییە وانە زۆرینا لەبەرچی حەزی لێ نییە لەبەرەوەی لە ئیمانی خۆی ڕنابێنێ دەنا لە ئەسڵدا بەڕاستی ئینسان ناوێ هێندە لە مردنێ بترسێ ئەگەر لە دوای مردنێ ئەمین بی وایە ئەگەر متمانەت بە ژیانی خۆت بێ لە دنیادا شتێکت پێ بێ بۆ قیامەتی خۆت و بۆ دوای مردن ژیان دەست پێ دەکات نەک ژیان کۆتایی پێبێنێ بەڕاستی ژیانی حەقیقی لەو کاتەیەوە دەست پێ دەکات کە ئینسان دەمرێت بەس کە ئینسان لە خۆی ڕانەبینی جا ئەوە ئیماندارەکەی ئەدی کەسێک کە ئیمانی بە قیامەتێ نەبوو بێ وایە مردنی دەبێت لەلا چەند ناخۆش بێ بەڵام لەوێ خۆشترین شتیان مردنە ئەگەر خوا بیان مرێنێ بە مردنەکەی زۆر ڕازین بۆیە دەفەرمێت دەعەو دەپاڕێنەوە هاوار دەکەن هونالیکە لەو کاتە و لەو شوێنەدا بەڵام داوای چ دەکەن ثبور داوای ئەوەی کە خوا لە ناویان ببا خوا بیان مرێنێ وازحاتەکە وإذا ألقوا منها هەر کاتێک هەڵدرانە ناو ئەو دۆزەخە مەکانن ضيقە لە ناو دۆزەخی شوێنێکی تەنگ و تەسک مقەڕەنین لە ناو ئەو شوێنە تەنگ و تەسکەشدا دەبەسترێنەوە یعنی دەست و قاچیان لەگەڵ گردنیان و تەوانگردنی یعنی ئەو جاریش لە کۆڵەکەکەی دەبەسترێنەوە دەعەو هاوار دەکەن دەپاڕێنەوە
هونالیکە ئا لەو شوێنە و ئا لەو نەو کاتەدا بەڵام داوای چ دەکەن توبوور داوای لەناو چوون و دواوای ئەوە دەکەن کە خوا بیان برێنێ لەو کاتەدا خوای گەورە بۆ خۆی یان لە ڕێی مەلایکەتەکانەوە پێیان دەڵێ چی لا تدعوا اليوم ثبورا واحدا داوای يعني لا تدعوا داوا مەکەن اليوم ئەمڕۆ ثبورە کە یەکجار بمرن کارەساتەکەتان زۆر لەوەی شوێنەکەتان زۆر لەوەی سەختتر و ناڕەحەتترە کە بەیەک مردنی ڕزگارتان ببێ ئەگەر بە مردنێکی ڕزگارتان ببێ بە دوو مردن و سەد مردنیش ڕزگارتان ببێ خۆشی لە خۆتان دەبێت مژدەی پێ بدەیت ئەگەر خوا قەرار بدا خەڵکی جەهەنەمی دەبێ بمرێتەوە جارێکەش گوتومانە لە قیامەتێک کە خوای گەورە دروستکراوەکانی کە زیندوو دەکاتەوە کە دوای محاسەبە دەیان کاتەوە بەگەڵ هەرچی کافر هەیە دەڵێتی یا لەیتەنی کونت توڕابە خۆزیا منیش گوڵ بووبام یان دەڵێن یا لەیتەها کانەت القاضیە خۆزیا ئەو مردنە یەکەم جار دەمردین کۆتایی دەبوو زیندوو بوونەوەی بە دوادانە دەهات مردن لەو کاتیدا خۆشترین شتیانە چونکە دەزانن شایستەی بەهەشتێنین دەزانن شایستەی ڕەحمەتنین دەزانن شایستەی خۆشینین ئەگەر خوا بشیان برێنێ بە مردنێ ڕازین بۆیە وەکو سەرزەنشت و لۆمەکردن خوای گەورە پێیان دەڵێ لا تدعوا اليوم ثبورا واحدا داوا مەکەن ئەمڕۆ ثبورا واحدا یەکجار مردن وەدعوا بەڵکو داوا بکەن بپارێنەوە ثبورا كثيرا ثبور يعني مردن و لەناوچوونی زۆر زۆر يعني ئەگەر خوای گەورە بە چەندان مردنیش لە کۆڵ جەهەنەمێتان کاتەوە بە سەدان مردنیش لە جەهەنەم بتان هێنێتە دەرێ هەر ڕازی بن لا تدعوا اليوم داوا مەکەن مەپارێنەوە ئەمڕۆ ثبورا واحدا بۆ تەنها یەکجار مردن وەدعوا داوا بکەن ثبورا كثيرا ثبور يعني مردن و لەناوچوونی زۆر زۆر بەڵام ئەگەر زۆر داوا بکەن و داوای مردنی زۆر بکەن ئایا خوا دەیان مرێنێ بێگومان هەر نان مرێنێ چونکە ئینسان کە بە بێباوەڕی چوویە ناو دۆزەخێ تەوان بە هەمیشەیی و بە هەتایی و بە نەمری لەوێدا دەمێنێتەوە جا خوا دەفەرمێت قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەذلك خەیر ئەذلك ئەو ئاگرا ئەو دۆزەخە ئەو جەهەنەمە چاکترە ئەم جەنەت الخولد یان بەهەشتی شوێنی مانەوە چۆن دەکرێت بەراوردیان کەی دیسان ئەوەش وەکو تعزیبێکی نەفسی بۆ ئینسانی کافر دەنا هیچ کاتێک ئاگر و بەهەشت بەیەکەوە بەرامبەر ناکرێن وایە قل پێیان بڵێ ئەذلك خەیر ئەذلك ئەو ئاگرا ئەو جەهەنەمە ئەو شوێنە تەنگە ئەو شوێنە تەسکا ئەو شوێنە کە خۆشترین شت بەلاتەوە مردن بێ چاکترە ئەم جەنەت الخولد یان بەهەشتێک کە شوێنی نەمری و مانەوەیە التي وعد المتقون ئەو بەهەشتەی کە بەڵێندراوە خوای گەورە بیبەخشێ بەچێ بیدا بەچێ بەوانەی کە پارێزکارن لە قیامەتێ ئینسانێک ئیمانی بە ئاگر هەبوو بێت و وەک دەڵێ خۆی لە ئاگر پاراستە بێ وایە و ئیمانی بە بەهەشت بوو بێت و خۆی بۆ بەهەشت ئامادەکرد بێ خوای گەورە دەیخاتە بەهەشتێک کە هەتایە بە نەمری لەناو هەرچی بیەوێ خوای گەورە پێی دەدا بەرامبەریکە لەگەڵ کەسێک کە ئیمانی بە قیامەت نەبوو خوای گەورە دەیخاتە ناو ئاگر و هەتایە لە ئاگردا دەیهێڵێتەوە دەکرێت و دوو کەسانە بەراوردکەی قل ئەذلك خەیر پێیان بڵێ ئایا ئەو ئاگر و دۆزەخ و جەهەنەمە تەنگ و تەسکە چاکترە کە ئێوە بۆی دەچن یا ئێوە خۆتانی لێ ناپارێزن ئەم جەنەت الخولد یا بەهەشتێک کە شوێنی نەمری و مانەوەیە التي وعد المتقون ئەو بەهەشتەی کە بەڵێندراوە خوای گەورە بیبەخشێ بە پارێزکاران كانت لهم بەهەشت بۆ پارێزکاران جەزاء پاداشتە و هەروەها ومەسیرە و سەرنجامیشە پاداشتی کردەوەکانیانە و هەروەها مەسیریشە ئەو شوێنەشە کە بۆ هەمیشەیی و بۆ هەتاهەتایی تێیدا دەمێنیەوە ماڵی حەقیقی ماڵی ڕاستەقینە کە دەبێ ئینسان هەوڵی بۆ بدا و ئیشی بۆ بکە بەهەشتە ئەوەی کە تێیدا دەحەوێەوە و تێیدا دەحەسێەوە و تێیدا ئیسراحەت دەکەی تەنها بەهەشتە لە غەیری بەهەشت لە هیچ شوێنێکی دیکە و لە هیچ جێگایەکی دیکە ئیسراحەتی تەواو نییە و مرتاحبوونی تەواو نییە و ئەوەی دەتەوێت دەستت ناکەوێ قل ئەذلك خەیر پێیان بڵێ ئەو جەهەنەم و دۆزەخ و ئاگرە چاکترە ئەم جەنەت الخولد جەنە یان بە خانێک کە شوێنی مانەوەن التي ئەو بەهەشتەی وعیدە بەڵێندراوە المتقون بە پارێزکاران كانت لهم بەهەشت بۆ ئەوان جەزاء هەم پاداشتە و مەسیر هەمیش سەرنجامە لهم فيها بۆ ئەوان هەیە لەنا ئەو بەهەشتەدا ما يشاءون هەرچی بیانەوێ ئەگەر تەنها
خوای گەورە بەس ئەوەندە وەصفی بەهەشتێ بکا بەسێتی هیچ وەصفێکی دیکەی بەهەشت نەکرابان بەسێتی بۆەوەی کە ئینسان ئەگەر تەمەنی 100 ساڵ بێ هەر 100 ساڵەکەی لە ڕەزامەندی خوای گەورەدا سەرفکا بۆی بەهەشت بەدەستبێنێ لەهم بۆ ئەوان بۆ متتەقی و پارێزکارەکان هەیە لە ناو بەهەشتدا ما یەشاؤونە هەرچی حەزیان لێبێ هەرچی بیانەوێ جا بە خەیاڵی خۆت بیهێنا لە ناو بەهەشتەدا خەیاڵ بۆ هەرچیەکەی ها زۆر جار مفەسیرین دەفەرمون داواکردنیشی ناوێ تەنها خەیاڵی بۆ بکە تەنها بەسەر دڵدا بێ حەزت لە شتێکە خوای گەورە لە ناو بەهەشتێدا بۆت دەکا ئەگەر شتەکە پێویستیش نەبێ ها ئەگەر شتەکە زەڕوریش نەبێ کە ئەوە لە دنیادا بۆ هیچ کەس نەبووە و ناشبێ بە هیچ شێوەیەکی خالیدین بە نەمری و بە هەتاهەتایی جا خالیدین یعنی هەم بەبێ پیربوون و بەبێ نەخۆشبوون و بەبێ تەمەن بەڕێکردن و بەبێ مردن تێدا دەمێنەوە کانە عەلا ڕەبیکە کانە یعنی ئەوە لەسەر پەروەردیگارت وعدەن بەڵێنە مەسئولە بخوای گەورە بەرپرسیشە لەوەی بەڵێنەکەی خۆی جێبەجێکا خوای گەورە داواشی لێ دەکرێت کە بەڵێنەکەی خۆی جێبەجێکا طبعا ومن أصدق من الله قيلا چه هەیە لە خوای گەورە قسەکانی ڕاستتر بن چه هەیە لە خوای گەورە خاوەن بەڵێنتر بێ خوا کردوویەتیە بەڵێن لەسەر خۆی هەرچی متتەقی بێ هەرچی لە خواترز بێ خوای گەورە وەکو پاداش بەهەشتی پێدەدا و هەروەها لەناو بەهەشتیشدا هەرچی بیەوێ خوای گەورە وعدی داوا پێددا لەهم فیها ما یەشاؤون بۆ ئەوان هەیە لەناو ئەو بەهەشتەدا هەرچیەک ئارەزووی کەن و هەرچیەک بیانەوێ خالیدین بە نەمری و بە هەتاهەتایش تێیدا دەمێننەوە کانت جاریکەوە بزانم باسمان کردووە زۆر شت هەیە لە بەهەشت پێویست نییە لە ئەسڵدا نییە بەس منداڵبوون نییە بە نمونە زراعەت و کشت و کاڵ نییە وانە خەڵک پێویستی بە مەڕ و ماڵات و بزن و ئەوانە نییە چونکە خوای گەورە هەموو شتێکی بۆ دابین کردووی بەڵام لە ناو بەهەشتێشدا خەڵکێک هەیە حەز بەوەی دەکا هێندێک بەهەشتی هەنە خۆزگە دەخوازن برادەرەکانی دنیایان ببیننەوە هێندێک زار برادەرەکانیان لە ناو جەهەنەمێشدان بەڵام لەبەرەوەی بەهەشتێکە داوای دەکا بەهەشتێکە حەزی لێە خوای گەورە لە ناو جەهەنەمێ ڕاپیشانیان دەدا ئەوان لە بەهەشتێن لەسەر کورسی و قەنەفە و لە شوێنی خۆشن بەڵام سەیری ناو جەهەنەمیەکان دەکەن و لەگەڵ جەهەنەمیەکان گفتوگۆ دەکەن چەند ئاەتی ئاوامان هەیە مەبەستم خوا هەرچی بتەوێت و داوایکەی و هەرچی مەیلیکەی و بە خەیاڵت دابێت لە داواکاری خوای گەورە بەرزی بدەکا لەهم فیها ما یەشاؤون بۆ ئەوان هەیە لەناو ئەو بەهەشتەدا هەرچیەک بیانەوێت بە خالیدیت بە نەمری حەدیثەکەی پێغەمبەر فیه ما تشتهیه الأنفس ئەو ئاەتە عەفو وتەلەذ الأعیون هەرچی نەفست حەزی پێ بکات و چاوت بیەوێ لە حەدیثەکەی پێغەمبەردا دەفەرمێت فیه ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر لەناو بەهەشتێدا شتانێکی تێدانە چاوت نەیدیوە گوێت نەیبیستووە بە خودخوتە و خەتەرەش بە خەیاڵیش بەسەر دڵتدا نهاتووە هەرچی تۆ بیری لێ دەکەیەوە ئەوەی بەهەشتێ شتێکی دیکەیە کانە عەلا ڕەبیکە ئەوە لای لەسەر پەروەردیگاری تۆ وعدەن بەڵێنێکە مەسئول خوای گەورە بەرپرسە لە جێبەجێکردنی خوای گەورە بەڵێنەکەی خۆی جێبەجێ دەکا و دەکرێت داوای بەڵێنین لە خوای گەورەش بکەینەها چەند دوعای ئاوامان هەیە ربنا آتنا ما وعدتنا خوا پێمان بدە ئەوەی بەڵێنت پێداوێت هەرچی خوا بەڵێنی دابێ خوا بەڵێنی خۆی دەباتە سەر ويوم يحشرهم بیر بکەنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەو ڕۆژەی کە يحشرهم خوای گەورە کۆیان دەکاتەوە وما يعبدون من دون الله و ئەو شتانش کۆ دەکاتەوە کە پەرستراون جگە لەخوا ويوم يحشرهم بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە خوای گەورە بتپەرستەکان کۆ دەکاتەوە وما يعبدون من دون الله ئەو شتانش کە پەرستراون جگە لەخوا ئەوانیش دێنێت بەیەکەوە یعنی ئەوەی کە عەبد بووە و ئەوەی لە خەیاڵی خەڵکیدا خوا بووە نەعوذ بالله پەرستراو بووە خوای گەورە بەیەکەوە دەیانهێنێ فەیەقول و پێیان دەڵێ چی بەوانەی خەڵک کردوونی بەخوا پێیان دەڵێ ئەئەنتم ئەضللتم عیبادی ئێوە بەندەکانی منتان گومڕا کرد ئەئەنتم ئێوە کە خەڵک پەرستوونی خەڵک دوعای لێ کردوون خەڵک لێتان پاراتەوەتەوە ئەضللتم عیبادی گومڕاتان کردن بەندەکانی من هەئولای ئەوانەی دەیان بینن ئەم هم ضلوا السەبیل یا ئەوان بۆ خۆیان گومڕاو سەر لە شێواو بوون کامیانە بەبێ گومانی تەبەن ئەوەی کە دەپەرسترێن کەم وهەیە بۆ خۆی داوای لە خەڵکی کرد بێت خەڵکی ئیجبار کرد بێ بڵێ وانە خەڵکی ناوەرن بپەرستن خۆ خەڵک بە نمونە ئەگەر بچێتە سەر قەبری پێغەمبەری صلی الله عليه وسلم
بنمونە لەوێ هاوار کاتە پێغەمبەری لەکوێدا پێغەمبەر گوتوێتی خەڵکی ناوەرن لەسەر قەبرەکەم هاوارکەنە من وایە خەڵک دەچێت پیاوچاکێکی بنمونە داوای لێ دەکات قازانجێکی پێ بگەێنێ یا زەرێکی لێ بدا لەکوێ مردووەکە مردووە چاکە کارەکان کە زیندوو بوون بە خەڵکیان گوتووە خەڵکی ناوەرن ئێمە بکەنە شەریکی خوای وایە خەڵک عیسای دەپەرستێ بنمونە لەکوێ عیسا گوتوێتی خەڵکی ناوەرن ئەمن بکەنە شەریکی خوای ئەو داروبەردانەی کە کاتی خۆی تەبان خەڵک پەرستونی خۆ داروبەردەکە هەر تەسنیع و دروستکراوی دەستی خۆیان بوون ئاگایان لە هیچ نەبوو خەڵک دای نابوون نەدەبیستن و نەجواب دەدەنەوە خەڵک لە خۆ ڕاپەرستونی بۆیە تاوانبار ئەو کەسێک کە دەبێتە عەبدی خەڵکی ها نەگەوەی خەڵکی ینی دەکاتە عەبدی خۆی چونکە کەم وا هەیە بە ناچاری کەسێک بتوانێت کەسێکی بکاتە عەبدی خۆی هەمیشە کۆیلا ئەوەی ژێردەستەیە ئەوەی لە دوایە تاوانبارترە لەو کەسێک کە خەڵک بە دوای دەکەوێت بۆیە خوا دەفەرمێت وەیەومە یەحشوڕوهم بیر بکەنەوە لەو ڕۆژەی کە خوای گەورە بتپەرستەکان کۆ دەکاتەوە وما يعبدون من دون الله وأوانش كودا كاتوا كذا فرسترين جيجا الأخوة فيقول ضلي أأنتم أضللتم عبادي هؤلاء إيوة بندكاني من تان قمراك الأوانا أم هم ضلوا السبيل يا أوان بوخوان قمرا وسل شوابون ضلنتي قالوا أواني كخلق برستوني ها جا ملائكة بي ها هند خلق ملائكة إذا برستي وايا هند خلق عيسى إذا برستي بنمونا هند خلق پیاوچاکانی قەدیم دەپەرستێ دوای مردنیان وایە هەندێک کەس داروبەردی دەپەرستێ هەندێک کەس ڕئیس و سەرکردەیەکی دەپەرستێ هەرچی پەرسترا بێ دێتە جواب وەڵام دەداتەوە دەڵێ قالوا دەڵێن سبحانەکە پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ما كان ينبغي لنا ئێمە بۆمان دروست نییە بۆمان ڕەوانیە ئەن نەتەخیذ من دونیکە ئەولیا ئەن نەتەخیذ بپەرستین جگە لە تۆ کەسانێکی دیکە كين بقوري خومان وبخواي خومان قالوا سبحانك باكو بقردي بوتو اي خوايا ما كان ينبغي لنا اما الروانب وبوخوشمان ان نتخذ من دونك بقرين جقلتو بپرستين جقلتو من اولياء كسيجي ديك بكين قورو سرپرشتكار وخواي خومان ولكن بلام اي خوايا متعتهم تو جيانت بو كساندا اواني كايمان كردوتا شريكي تو ئەتۆ ژیانت پێدان ئەتۆ خستت نەخۆشی و ئاباهم باب و باپیرانی ئەوانیشت خستە خۆشیەوە حتا نەسەو ئەذیکرا حتا نەسو دیکرا هەتاوایان لێهات لە بیریان چۆوە ناوی تۆ بێنن لە بیریان چۆوە یادی تۆ بکەن لە بیریان چۆوە ئەمری تۆ جێبەجێکەن یعنی لە ناو خۆشی و خۆشگوزەرانیدا یاخی بوون لە فەرمانی تۆ دەرچوون وەکان و قەومەن بوڕا و ئەوان بۆ خۆیان قەومێکی بەهیلاکچوو لە ناوچوو بوون قەومێک بوون یعنی هەر خراپەکاریان کرد هەتا خوای گەورە بڕیاری لە ناوچوون و فەوتانی بۆ دەرکرد واضحە قالوا ئەوە قسەی کێیە قسەی ئەو کەسانەیە کە خەڵک پەرستونی قالوا سبحانەکە ماخوا پرسیاریان لێ ناکە ئەنتم ئەضللتم ئێوە گومڕاتان کردن ئەو خەڵکەیە خەڵکەکە بۆ خۆی گومڕا بوو دێنە جواب دەڵێن قالوا سبحانەکە ما كان ينبغي لنا أن نتخذ من دونك دەڵێن پاک و بێگەردی بۆ تۆ ئەی خوایە ما كان ينبغي لنا أن نتخذ من دونك من أولياء الروانية بو إما كبپەرستین جگەلەتۆ من ئەولياء کەسانێکی دیکە بکەینە گەورە و سەرپەرشتیکاری خۆمان لە جیاتوی تۆ ولكن متعتهم ئەی خوا تۆ ئەو خەڵکانەی کە بتیان پەرستووە یان غەیری تۆیان پەرستووە ئەتۆ خستت نەخۆشی یعنی هۆکاری گومڕابوونەکەیان ئەوەیە ئەتۆ خۆشی و خۆشگوزەرانیت پێدان و ئاباهم باب و باپیرانی ئەوانشت خستە خۆشیەوە حتا نەسو الذیکرا هەتاوایان لێهات لە بیریان چۆوە یادی تۆ لە بیریان چۆوە ئەتۆ بپەرستن وەکان و قەومەن بوڕە ئەوان بوون بە قەومێکی بەهیلاکچوو لە ناوچوو فقد كذبوكم بما تقولون خوا دەفەرمێت فقد كذبوكم بما تقولون بێگومان ئێوەیان بە درۆ خستەوە لەو قسانێک کە ئێوە دەتان کردن فقد كذبوكم بما تقولون بێگومان ئێوەیان بەچێ دەڵێ ئەوە بە بتپەرستەکان دەڵێ ئەوەی کە ئێوە کردبووتانن بەخوای خۆتان ئەوە ئێستا ئەوان ئێوە بە درۆ دەخەنەوە دەیانگوت ها ئێستا ئەوانەی کە مەسیحی دەپەرستن تەوان دەڵێن مەسیح وای گوتووە وایە ئەوانەی کە مەلایکەتی دەپەرستن دەڵێن مەلایکەت خۆی کردووە بەخوا هەتا ئەوانەی شەیتانی دەپەرستن پێیان وایە شەیتان ناچاری کردوون بیپەرستن بەڵام لە حەقیقەت داوانیە ئینسان خوا اختیاری پێداوە فقد كذبوكم بێگومان
ئەوە خواکانتان ئەوەی کە ئێوە پەرستوتانن ئێوەیان بە درۆ خستەوە بما تەقولون لەو قسانەی کە ئێوە دەتان کرد فما تستطيعون صرفا ئێستا لە تواناشتاندا نییە صرفا ئەو سزایی کە توشتان بووە لەسەرتان لادەن ولا نەسڕ ناتوانن سەریشتان خەن فما تستطيعون لە توانایاندا نییە ئەوانەی کە ئێوە کردبووتانن بە خوای خۆتان صرفا ئەو سزایی کە بەسەرتاندا هاتووە لەسەرتان لادەن طبعا لە دنیادا بۆ دەیان پەرستن بۆچی دەیان پەرستن دەیان گوت بۆی بمانگەێنن بەخوای یان لای خی گەورە شەفاعەتمان بۆ بکەن و تکامان بۆ بکەن بەڵام خوا دەفەرمێت فما تستطيعون صرفا ناتوانن ئەو سزایی کە بەسەرتاندا هاتووە لەسەرتان لادەن ولا نەسڕ ناتوانن سەریشتان خەن ومن يظلم منكم هەر کەسێک ستەمکار بێت لە ئێوەدا ستەمکار بێت لە ئێوە جا عولەما دەفەرمون یعنی بتپەرست بێت لە ناو ئێوە یا کەبائیر و گوناهی گەورە بکە یان زوڵم لە خەڵکی بکە هەر کامێکیان بێ نذیقه پێی دەچێژین تووشی دەکەین عەذابا کەبیرا سزایەکی زۆر گەورە فقد كذبوكم بێگومان ئەوانەی ئێوە دەتان پەرستن ئێوەیان بە درۆ خستەوە بما تەقولونە لەو قسانەی کە ئێوە دەیکەن فما تستطيعون لە تواناشیاندا نییە صرفا سزاتان لەسەر لادەن ولا نەسڕ ناتوانن سەریشتان خەن ومن يظلم ئەو یاسایە هەر کەسێک ستەمکار بێ لە ئێوە هەر کەسێک ستەمکار بێ لە ئێوە نذیقه پێی دەچێژین تووشی دەکەین عەذابا کەبیرا سزایەکی زۆر گەورە پاشان خوای گەورە بە پێغەمبەر لە فەرمێت وما ئەرسەلنا قەبلەکە من المرسەلینە ئێمە ڕەوانەمان نەکردووە لە پێش تۆشدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ کامێک لە پێغەمبەران إلا إنهم ليأكلون الطعام بەبێ گومانی هەموو پێغەمبەرانی پێشت و خواردنیان دەخوارد دەرسی ڕابردوو ڕەخنیان لە پێغەمبەری ئێمە دەگردیان وت ئەو چ پێغەمبەرێکە خواردن دەخوا پێغەمبەریش خەفەتی دەخوارد خی گەورە پێی دەفەرمێت وما ئەرسەلنا قەبلەکە من المرسەلینە هیچ پێغەمبەرێکمان لە پێش تۆدا ڕەوانە نەکردووە إلا إنهم بەتەنها بەبێ گومانی ئەو پێغەمبەرانش کە ناردومانن ليأكلون الطعام خواردنیان دەخوارد ويمشون في الأسواق دەزڕۆیشتن بە بازارەکاندا وجعلنا بعضكم وجراومانن هێندێکتان لبعض بۆ هێندێکتان بە فیتنە بەمایی تاقیکردنەوە ئەتەصبرون ئێوە ئارام دەگرن خی گەورە لێرە لە دنیادا بەنمونە جاری وایە فەقیر و دەوڵەمەندی بە یەکتر تاقی دەکاتەوە وایە فەقیرەکەی بە فەقیری دەوڵەمەند تاقی دەکاتەوە تاخوا حەسوودی بەنمونە بە دەوڵەمەندەکەی دەبا یان نابا خی گەورە کەسێکی دەوڵەمەند کردووە تاخوا شکرانەی خی گەورە دەکا و یارمەتی فەقیرەکەی دەدا یان نادا بنمونە کەسێک ساغە و یەک نەخۆشە وایە ئەو یان بە ساغی و ئەو یان بە نەخۆشی ساغەکە تاخوا هەز بە نیعمەتەکەی دەکا و نەخۆشەکە تاخوا وەک دەڵێ حەسوودی بە کەسەکەی دەگەوە لەسەر ساغیەکەی بە هەمان دەسەڵاتدار بە بێدەسەڵاتی بێدەسەڵات بە دەسەڵاتی ئینسانەکان کە خوای گەورە بە جیاواز و بە حاڵ جیاواز دروستی کردوون بۆ ئیمتیحان و تاقیکردنەوەیە بەڵام خوا پێت دەفەرمێ ئەتەصبرون ئارام دەگرن ئارام دەگری یعنی بە بەشی خۆت ڕازی ئەگەر ئەوەی پێدراوە خۆشیە و چاکەیە شکرانەی خوای لەسەر دەکەی و یعنی تووشی گوناه نابی تەمەن ئەوە سەبرە ئەگەر ئەوەی پێدراوە ناخۆشی و ناڕەحەتیە ئارام دەگری وەک دەڵێ سەبر دەگری و چاوەڕێی ڕەحمی خوای گەورە دەکەی یان تووشی ناشکوریکردن و سپڵەی دەبی لە بەرامبەر خوادا وەکانە ڕەبوکە بەسیڕا پەروەردیگاری تۆ بینایە بە هەموو کار و کردەوەکانتان وما ئەرسەلنا قەبلەکە من المرسەلینە ڕەوانەمان نەکردووە لە پێشتۆدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ کامێک لە پێغەمبەران إلا إنهم بەبێ گومانی ئەو پێغەمبەرانەی پێشتر ناردومانن ليأكلون الطعام دەخۆن و دەیان خوارد خۆراک ويمشون في الأسواق دەڕۆیشتن بە بازارەکاندا وجعلنا جێراومانن بعضكم هێندێک لە ئێوە لبعض بۆ هێندێکی دیکەتان بەچی بە فیتنە بەمایە ئیمتیحان و تاقیکردنەوە وەکو باسم کە دەوڵەمەند بە فەقیری نەخۆش بە ساغی کەسی بە لە سەڵات بە بێدەسەڵاتی هەمویان ئیمتیحان و تاقیکردنەوە نەکە ئەگەر خۆشی بێ شکرانەی دەوێت طبعاً ئەگەر ناخۆشی بێ سەبری دەوێت وەکانە ڕەبوکە بەسیڕە بێگومان پەروەردیگارت بەرامبەر بە ئێوە بینایە و هەرچی دەیکەن دەیبینێ صلی الله عليه وسلم